الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران وخواناساني بريس، سلام ورحمة خواي پروردگار لم كاتە پیرۆزەدا لە ماڵی خوای پەروەردگاردا لە ئێمە و سەرجەم ئەهلی قیبلە بێ لە ئومەتی محەممەد المصطفى صلى الله عليه وسلم. خوای پەروەردگار ڕوومان کردووەتە قیبلەکەی تۆ ڕووی ڕەحمەتی خۆتمان تێکەی، خوایە ڕووی ڕەحمەتی خۆتمان تێکەی و بەزەیت پێماندا بێتەوە و لە گوناهمان خۆش بێ. تاعەت و عیبادەتی مانجی پڕ بەرەکەتی ڕەمەزان لێ قبوڵ کردبین بە گەورەی و ڕەحمەتی خۆت. لەمە و دواش لە دوای ڕەمەزانیشەوە یا ئەڵڵا هیدایەتمان بدەی لەسەر هاتوچۆی مزگەوت و بەشداریکردن لە بیستنی وشە خێرەکان و ئاوەدانکردنەوەی ماڵەکانی تۆ یا ئەرحەمە الراحیمین. ئامین. خۆشەویستانم، ناسینی خوای پەروەردگار سەرچاوەی بەختەوەری دنیا و قیامەتی ئینسانە. ئەو کەسانەی کەوا بە حەق خوا ناسن لە دنیادا هەست بە ئارامی دەرونی دەکەن و لە قیامەتدا بەسەری بەرز و ڕووی سوورەوە بە حزوری پەروەردگاریان دەکەن. ناسینی خوای پەروەردگار وزەیەکە ئینسان وا لێ دەکا بەردەوام بێ لەسەر خواپەرستی و هەست بە ماندووبوون نەکا. ناسینی خوای پەروەردگاریش پێویستە لە ڕێگەی ناوەکانیەوە بێ. ئێمە کاتێ بمانەوێت ئەڵڵا بناسین ئەبێت لە ڕێگای ئەو ئەسما و سیفاتانەوە بێ کەوا بۆ خۆی یان پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم باسییان کردووە. لە وتاری ئەمڕۆماندا بە پشتیوانی خوای پەروەردگار باسی ناسینی خوا دەکەین لە ڕێگەی یەکێک لە ناوە پڕبەرەکەتەکانیەوە کە بناوی پیرۆزی ئەلعەدلە. خوای گەورە ناوی خۆی ناوە ئەلعەدل نەک ئەلعادل، چونکە ئینسان دەکرێت ئەگەر بیفەرموایە ئەلعادل ڕەم بە گومانێک دروست ببوو یایە خوا نەکردە یەک مسقاڵە زەڕەیەک لە دادپەروەری کەم بێتەوە. بۆیە خوای پەروەردگار نەک هەر عادلە، خوا ئەلعەدلە، عەدلی مطلق ذاتی ئەڵڵایە سبحانه وتعالى. عەدل واتە دانانی هەر شتێک لە شوێنی گونجاوی خۆیدا لە کاتی گونجاوی خۆیدا. جا خوای پەروەردگار لە سێ شتدا عەدلی خۆی دەخاتە بەرچاومان. خوای پەروەردگار خۆیمان پێ دەناسێنەوە دەفەرمێت سەرنج بدە ئەی ئینسان ورد بەوە بۆ دەردەکەوێت پەروەردگاری تۆ ئەلعەدلە. یەکەمیان لە خەڵقیدا، دووەمیان لە ئەمر و شەرعیدا، سێیەمیان لە فعل و کرداریدا. خاڵی یەکەم خوای پەروەردگار بە چاوی سەر نیشانی ئێمەی داوە کە ئەی ئینسان ورد بەوە لە دروستکراوەکانم بزانە چەند بەدادپەروەری دروستم کردووە، چەند بە عەدل دروستم کردووە. سەیرێکی ئەو چاوت بکە کە ئێستا من و هەموو خەڵکی پێدەبینی و دەوروبەرتی پێدەبینی، بزانە عەدلی خوای گەورە لە دروستکردنی چاوەکەتدا لە کوێدایە. کاتێ پەروەردگار باسی هەموو جەستەی مرۆڤ دەکا و هەموو ئینسان دەکا ئەفەرمێ الذی خەلەقەکە فەسەواکە فەعەدەلەک. زۆر بەڕێک و پێکی و بە عەدل لە هەر ئەندامە لە شوێنی خۆیدا دانراوە. چاوی ئێمە بە عەدل دانراوە. خوای پەروەردگار ئەو عەدەسەی چاوەی کە بۆ داناوین ئەوەندە تیژبین نییە هەموو شتێک ببینێ وەکو میکرۆسکۆپ. خوا نەکردە ئەگەر ئینسان چاوی وا تیژ بوویە وەکو میکرۆسکۆپ وا بوویە پەرداخی ئاوت بۆ نەدەخورایەوە، چونکە دەتبینی دەیان حەشەراتی تێدایە. هەروەها قێزت لە خۆت دەکردەوە دەستت لە ئەم شتە بدایە وەختی ئەزانی دەیان میکرۆب و ڤایرۆس هەر پێوەیەتی. هەرچەند بەلەپی دەستەکە لە ناو دەستێ وا لێدەهات نەتدەتوانی بژوڵیتەوە لەبەر ئەو هەموو بەکتریا و ڤایرۆسانی کە بە چواردەورتا لە هەوادا دەسوڕێنەوە. خوای پەروەردگار چاوی تۆی ئەوەندە تیژ کردووە کە پێداویستیەکانی خۆتی پێدابینکەی. ئەگەر تووشی چاو کزیش بی ئەمجا دەزانی عەدلی خوا لە چەندایە کە ئەوەندەی تۆ پێویستە چاوت بڕ دەکا و زیاتر لەوە نابینێ. ئەگەر لەوەش کەمتر بێت تووشی کزی چاو دەبی و پێی ناڕەحەتی. پاشان عەدلی خوای پەروەردگار لە شوێنی دانانی چاوەکەدا. خۆشەویستانم ئێمە لەگەڵ ئەم شتانەدا ڕاهاتوین، بەڵام زۆر زەرورە ئەو شتانەی کە لامان عادی بوونەوە
وتاری جمعە بۆ ئەوەیە بە بیر خۆمانی بێنینەوە شکرانەی پەروەردگاری لەسەر بکەین و لە ڕێگایەوە حەق بناسین کە ئەڵڵایە العدل بناسین کە ئەڵڵایە سبحانه وتعالى شوێنی دانانی چاوەکە ئەگەر چاو لەسەر ڕوومەت بوویایە بزانە هەر زۆر دەمێک بۆ ئینسانەکان بە مەسافەی چەند ساڵی چکەم لە ڕووداوێکی کتوپڕا تێدا دەچوو چاویان و بنابینا دەبوون ئەگەر چاومان لەسەر پشتی سەرمان بوویایە جگەل لەوەی ئینسان ئەو دیمەنە جوانەی نەدەما دووبارە چاوی معڕەز بوو کە وەکو پێویست نەبینێ و دەبوو سرد نەوی کردایە و ئینسان سەری عیزەت و بەڵندی لەدەست دەدا بۆ بینینی شتێک کەواتە دانانی ئەو چاوە بەو بڕەتیژی و ئامادەکاری بینینەکە هەیە لەگەڵ شوێنی دانانەکەدا لەگەڵ ئەو ئامێرانەی بۆ چاوەکە پێویستن وەکو فرمێسکی چاو ئەم چاوە بەردەوام دەبێت تەڕ بێ و نابێ وشک بێتەوە بۆیە هەمیشە قەترەیەک دەردەدا کە پێی دەڵێن فرمێسکی چاو ئەو فرمێسکی چاوەشی وا لێ کردو ئاو بە چاوتان نایەتە خوارەوە چونکە لە ئێرەوە بۆریە کە دێتەوە ناو لووت و دەچێتە قورگ و ئاوەکە دەڕواتە خوارەوە سۆندەیەکی دفنی بۆ فرمێسکی چاوت داناوە ئەو ئاوە زیادەی کە چاوت دەشواتەوە بۆ خۆی لەو بۆریەوە دەڕوا هەندێک کەسەیە کە فرمێسکی چاویان بۆریەکەی گیراوە ئەها چەند ناڕەحەتن دایمە کلێنسێک بە چاویانەوەی دایمە ئەمێر پێدەسڕێتەوە ئایا ئەمە هەموو حکمەتی ئەڵڵا نییە و شکرانەی پەروەردگاری ناوێ بێگومان بۆ پاراستنی ئەو چاوە لەو تیشکە خۆرەی کە زۆر بەهێزە خوای گەورە ئەم برژەنگانەی داناوە ئەم بژۆڵانەت پاشان ئەو عەرەقەی کە لە نێو چاوانەوە دێتە خوارەوە یان تەپوتۆزەی خوا برۆی داناوە جگە لە جوانی بۆ ئینسان پارێزەری چاوەکەشە لێرەدا عەدلی خوای گەورە چۆنە هەر بەم پارچە سەرەوەیە عەرزم کردن ئێمە لەگەڵ یان ڕاهاتووین ئەینا ئەمانە هەمووی ئەڵڵات پێدەناسێنێ و عەدلی خوات پێدەناسێنێ کاتێک کە سەیر دەکەی مووی سەرت هەر مانگی جارێک پێویستە سەردانی دەلاک بکەی و حەلاقێک پرچ و قژت بۆ کورت کاتەوە بەڵام ڕۆژێ پێویستیت بەوە نییە مووی برۆت کورت کەیتەوە یان برژانگەکانت دەستکاری بکەی باشە بۆ ئەو مویان زیاد دەکا و بۆ ئەوەیان زیان ناکە ئەوە عەدلی خوایە بڕیاری داوە ئەوەیان زیاد نەکە چونکە ئەو کاتە ئینسان لەوە چێ مەقەسێکی بکردایە بە چاوی خۆیدا و چاوی خۆی نابینا کردایە یان کورتیکەی زیاد کەم بوویایە ناشرین دەبوو ئەو تیشکی خۆرەکە لەو بژۆڵە دەدا یەکسەر تیشکەکە دەشکێنێ بۆی گلێنەی چاوەکەت ئازاری پێ نەگا لەبەر خۆرەکەدا ئەو برۆیەش زیان ناکە و پێویستی بە دەستکاریکردن نییە ئیلا مەگەر کەسێ هۆرمۆناتی تێکچوو بێ ئەوە حاڵەتێکی جیاوازە ئەو مۆی سەر زیاد دەکا و ئەوەیان ناجوڵێ سەرنجی بدە و گەورەی پەروەردگار و عەدلی خوا لە دروستکراوەکانیدا ببینە جا خوا دەفەرمێ من ئەم چاوەم بە عەدل دروست کردووە ئەی بەندەکەم تۆش تو خوا بە عەدل بەکاری بێنە چاوت ئەوەندە تیژ مەکە بۆ وردبینی لەسەر هەموو ژیانی خەڵک من ئەم قسانە دوو بواری تێدا دەبینمەوە بۆ جەنابتان و بۆ خۆم یەکەمیان بواری عەقیدە کە ئەڵڵا بناسە و هەر کە سەیری ئاوێنت کرد و چاوی خۆتت بینی شکرانەیەکی پەروەردگارت کە بڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ خوا تۆ چەند بەدەسەڵات و بەعەزەمەتی پاشانیش لە ڕەفتارەکانتدا باڕەنگ بداتەوە ئەمەیان زۆر ئەساسە خوا دەفەرمێت چاوم بە عەدل دروست کردووی زۆر تیژ نابینێ لە ڕاددە بەدەر ئەی ئینسان ئەو چاوت ئەوەندە تیژ مەکە لەسەر ژیانی خەڵک کە ورد و درشتی خەڵک وردکەیتەوە نا چاوت لە حەدی خۆیدا ببینێ مەڕوانە ناو ماڵی خەڵکەوە مەڕۆ ناو فایلی تایبەتی خەڵکەوە و لاپەڕەکانی هەڵدەیتەوە چونکە خوا ئەوەی داوا لە تۆ نەکردو ئەوە ئیشی خۆیەتی ئەوە فریشتەکان مڕاقیبن بەسەر ئینسانەوە چاویشت کوردبین مەکە بەرپێی خۆت نەبینی دوای هەموو کەسێک کەوی هەر شتێکیش بە چاوی خۆت نەتبینی بە چاوی خەڵک بڕوا مەکە ئەڵێم فڵانکە زوا بوو ئەڵێ وەڵا وا بوو بە چاوی خۆت بینیت نەوەڵا ئەڵێن فڵانکە زوای وتووە نەخێر چاوت بە عەدل بەکاربێنە شاهیدی بە حەق مەدە شتێک کە بە چاوی خۆت نەتبینی بێ چونکە خوا بە عەدل چاوی پێبەخشیوی تۆش بە عەدل بەکاری بێنە سەیری گوێچکەت بکە ئەو دەنگانە دەبیستێ کە پێویستن ئەگە خوا نەخواستە گوێ ئەوەندە حەساس بۆیە بۆ بیستن شەپۆلەکانی ڕادوێی ببیستایە وەڵڵاهی دەقەیە خەومان لێ نەدەکەوت چونکە هەمیشە دەنگ هەیە لە گەردوونە خوا ئەوەت پێویست نییە و بەچۆی بەگوێی تۆی نەسپاردووە ئەو دەنگەی پێویستە پێت دەبیستی لە دوورەوە لە نزیکەوە ڕادەی دووریەکەشت پێ دەڵێ پێش دەڵێ دەنگەکە خۆشە یان ناخۆشە پێت دەڵێت دەنگەکە بەرزە یان نزمە بۆی گوێت ئازاری نەبێ بەڵام ئەگە تووشی کزی گوێ بووی ئەوانەی گوێیان گرانە ئەزانن چ دەردێکی ناڕەحەتە بۆیە خوا بە عەدل گوێ دروست کردووە پاشان گوێیەکە ئەی شوێنەکەی چەند لەبارە
ئەگەر گوێ بە ئێرەوە بووە تخوا دیمەنێکی ناشرین نەدەبوو گەورەتر بووایە یان بچووکتر بووایە ناشرین نەدەبوو بەبێ گومان بۆیە خوای پەروەردگار عەدلی هەیە لە شێوەی گوێیەکەدا کە سیمایەکی جوانە والله هەر بیری لێ بکەوە خالق عالم بووە بەوەی کە ڕۆژێ خەڵق عینەک لە چاو دەکا هەر ئەم گوێ لێرە نەبووە عینەک لەسەر چاوت بەند نەدەبوو دەفەرمووە عینەکەی لەسەر کوێت دادەنەی هەر لە ئاستی چاوەکەتدا شوێنی عینەکەکەشی بۆ کردووی بەوەی کەوا پێویستیت بە هەڵواسینێک نەبێت ئەمە عەدلی خوایە دەخوا دەفەرمێ وەکو شوکرانەی من دەکەی لە گوێیەکەدا و عەدلی من دەبینی ئەی بەندەکەم تۆش گوێت بە عەدل بەکاربێنە من نەمویست تۆ دەنگی هەموو ڕادیۆ و شەپۆلەکان ببیستی گوێت ئەوەندە سوگ مەکە بۆ هەموو قسەیەک بزانی داخۆ خەبەراتێک لە کوێنەوە هەیە خۆ ئەمەی داوا لێ نەکردووی ئەمە دەرسی ڕۆژانەمانە ئەوەندە گوێت هەڵمەخە چرپەیەک لەو سەری شارەوە بێت لێرە تۆ گوێی تۆ وەریگرێ هەر رادیۆ تەلەڤیزۆنە قسەیەکی کرد یەکسەر بەخوا بڵێ وایە هەر فەیسبووکێک هەواڵێکی بڵاو کردەوە بڵێ تەواوە گوێی تۆ خوای گەورە بۆ پێویستیەکان خەڵقی کردووە ئەوەی پێویستی دنیا و قیامەتە پێی بیستە تەداخل لە قسەکانی خەڵکا مەکە عەدل نییە گوێشت گران مەکە لە ئاستی بیستنی حەقدا بەقەدەر پێویست ببیستە هەموو قسەیەک کە بە گوێی خۆت نەتبیستۆ و ورد نەبوویتەوە لێی بڕوای پێ مەکە بە گوێی خەڵک مەبیستە چونکە خوا گوێشی داوە بە تۆ لە ژیانی ڕۆژانەتدا با ڕەنگ بداتەوە چەند کەسەیە ماڵوێرانی ئەوەیە خۆی قسەکەی نەبیستووە ئەڵێ هەروایان گوت حتا دەڕۆی ناشزانی کێوایە تو چێ ئەم قسەی فڕێدایە بازاڕ و مەحەلەکەوە ماڵی خۆت وێران دەکەی تووشی بوختان دەبی تووشی ماڵوێرانی دەبی عایلەت هەڵەوەشێت جاری وا هەیە لەبەرەوە بڕوار بدە ئەوەی کە زۆر پێویستە بیبیستە بە دووی وردیاتی قسەدا مەگەڕێ زۆر وردی مەکەوە ئەوەی حەقیشە بیبیستە گوێی خۆل لە ئاستی حەقا مەخەوێنە تەماشای دانەکانت کە چەند جوان ڕیزکراون بڕارەکان لە پێشەوە کەڵبەکان دواتر خرێکان ئەگە خرێکانی ئینسان کەپانن لە پێشەوە وایە دیمەنی ئینسان چەند ناشرین دەبوو تۆ بڵێ خۆشەویستم ئەمە هەر لە خۆیەوە ئەوا دانرابێ ئەوە خوای ئەلعەدل لە دانەکانی ئاوا ڕیز کردووی منداڵێک ئەگەر لە دایک بوو دانی پاتایە دایکی ئارامی نەدەگرت لە تاوی دانەکانی نەیەتوانی بە ئیسراحە شیری بداتێ هەها کە دانەکانی تەواو پڕ دەبن دایکەکەەوە ڕست دەبێت چونکە گازی لێ دەگرێت ئەمە هەموو عەدلی ئەڵڵایە حەیفە ئینسان خوای خۆی نەناسێ زۆر سەیرە ئینسان مولحید بێ لەسەر زەویدا بڵێ ئەڵڵا بوونی نییە پەنا بە خوای پەروەردگار چ عەقڵێک ڕێگەت پێدەدا وا بزانی ئەم دانانە شێوەکەیان خوای ئەلعادل دروستی نەکردو و ئاوا ڕێکی نەخستووە ئەو ئاوانەی کەوا لەسەری ئینسان دێنە دەرەوە کانیەکت بینیوە جەنابەتەر ئاوی شیرنی لێدێ لەو لاتریشەوە هەر شیرینە بەڵام ئەم کە لەسەری ئێمە چەند کانیەکی پێوەیە هەر لەو خاکە لەو سەرە ئەم ئاوانە جیاوازن ئاوی ناو گوێت تاڵە چونکە دایان حەشەراتەیە ئەگە شیرین بوویایە دەچوە ناویەوە گوێچکەی کون دەکردی ئەوەندە تاڵە هیچ حەشەرەیە خۆی بەرامبەری ناگرێ واشی لێ کردو ئێستا من و تۆستەم جاری وایە لە خۆمان و لە منداڵەکانمان دەکەین دایکێک دێنێ بە گوێ پاکەرەوە فەقیرە گوێ منداڵەکەی پا دەکاتەوە ستەمی لێ مەکە ئەو سیستمەی ئەلعادل کە ئەڵڵایە گوێی دروست کردووە وای دروست کردووە وەکو دایز وایە جار بۆ جار ئەو مادەی کە بەسەر چوو بۆ خۆی فڕی دەداتە دەرێ ئەگە تۆ بە گوێچکە پاکەرەوە پاکت کردەوە ستەم لە گوێیەکە دەکەی دەڵێ بەخوا با گوێی نەدەمێ ئەو نایڵێ من ئیشی خۆم بکەم دوایی وردەوە دەگوێت پڕ دەبێت لە پیسی حتا نایەتە ئاستی دەرەوە دەستی بۆ مەبە ناو گوێت پامەکەوە گوێ پاکەرەوەی لێمەدا چونکە ئەو خالیقە بە تۆی نەسپاردووە ئەوەندە سیستمەکەی ڕێک و پێکە بە بورغوو بۆ خۆی دایز بەدایز فڕێداتە دەرەوە مادەیەکی نوێ دەخاتە شوێنەکەی دەستکاری مەکە عەدلی خوای پەروەردگارە پاکی گوێشت ڕاگرە هەر ئەو ئاوە لەو کە لە سەرە دێتە دەرەوە بۆ دەمەت شیرینە جاری وایە یەک ڕۆژ نەخۆش دەبێت دەڵی دەمم تاڵە ژیانت لێ تاڵ دەبێت ئاوی ناو ئەو کە لەسرە لەو کانی ئی ئەمان تاڵە هی ئێرە شیرینە هیچ چاوەکەت سوێرە چونکە لە مادەیەکی بەزی دروست کراوە ئەگەر ئاوی چاوی شیرین بوویایە بەزی چاومان دەتوایەوە بەڵام خوا بە تاڵی بە سوێری دروستی کردو چونکە ئەو سوێریە ناهێڵێ بەزی چاو زەرەدی پێ بگا و زەرەدمەند بێت هەموو میکرۆبەکان کە ڕوو لە چاو دەکەن شتە سوێرەکان دەیکوژێ ئایا ئەمە حکمەتێکی خوای و ئەلعەدلی خوای پەروەردگار نییە حەیفە ئەو خالقە نەناسی و تۆش هەر شتە لە شوێنی خۆیدا داینەنەی بەڵێ خۆشەویستان ماوەی منداڵ لەسکی دایکیدا الذي خلقك فعدلك فسواك فعدل پەروەردگار دەفەرمێ تەماشایەکی دروستبوونت بۆ بکە منداڵ 9 مانگ لەسکی دایکیدا دەمێنێتەوە لە کتوپڕا گەورە نابێت لە عالاقەیەکەوە دەست پێ دەکات وردە وردە ئافرەتەکە هەز دەکات مرتاحە لەگەڵیدا
هەر تەنانەت ئافرەت هەست بە لەزەتی حەملەکەش و ژانی منداڵبوونەکەش دەکات لەگەڵیدا. بەڵام ئەگەر منداڵ 5 ساڵ لە سکی دایکیدا بمایەوە بزانە چ ناڕەحەتیەک دەبوو. ئەگەر حەمل ماوەکەی 1 مانگ بوویایە یافرەتی وایە 90 منداڵی دەبوو بەخێو نەدەکرا. خوا وای دیاری کردووە هەمووی عەدلە. پاشان دیقەت بدە ئافرەت لە تەمەنی 45 ساڵی بە دواوە هێلکۆکەکانی دەوەستێ، بەڵام پیا و تەمەنی 70 ساڵیشە دەتوانێت منداڵی ببێ. ئەگەر ژنیش وەکو پیا و توانای وەچە خستنەوەی وە بووبوویایە چ ناشرینێک بۆ بدبینایە ئافرەتێکی 70 ساڵی دان لە دەمیاوە نەماوە بەس ورگیش لەبەر دەمیا و بەسکەش بە باوەشیەوە لێی نەدەوەشایەوە، پێی بە خێو نەدەکرا، توانای نەدەما. بەڵام پیاوێک زەرورە لە ئاخری تەمەنی شەجاری وای پێویستی بە ئەولادێکی ساڵحە خوا پێی ببەخشێ. ئەمانە هەموو عەدلی پەروەردگارن و ڕۆژانە بیری لێ بکەوە بە چاوی خۆت بیبینە و سوبحان اللهەکی لەگەڵا بکە و سوزدەیەکی شکر بۆ ئەڵڵا بەرە. ئەگەر وەکو پێویستی تاعان نەکردووە داوای لێبوردنی لێ بکە. ئینا کل شەیئین خەلەقناه بقەدەر. سەیری دروستکراوەکانی بکە هەمووی لە شوێنی خۆیدایە. دووری نێوان زەوی و خۆر نزیک و دوورتر بوویە ژیانی من تۆ لەم سەر هەساری زەویە بوونی نەدەبوو ئەزیزم. گەورەی زەوی وەکو خۆر بوویایە بەرگە هەوا کە 500 کیلۆمەترە 500 میلە دەبوو بە 4 میل. ڕۆژی هاوینان و بەهاران بە تێکرا لەسەر گۆی زەوی درێژە، چونکە وەرزی کەسابەتە، وەرزی فەلاحەتە، وەرزی چاندن و دوورینەوەیە. بەڵام کاتێک کە دەچێ وەرزی زستانەوە ڕۆژ چەند کورتە، چونکە کاتی سەرما و سۆڵەیە بۆ ئەوەی تۆ بچیتە ژوورەوە و ئەو هەموو سەرمایە لێن نەدا و نەخۆش نەکەوی. ئەمە هەمووی بە عەدلی ئەڵڵایە کە شەو ڕۆژەکەی ئاوا ڕێخستووە. هەوای دەوری زەوی ئۆکسجینەکەی O2 لە 121، بەڵام نایترۆژینەکەی لە 178 و ئەوەی تریشی بۆ توخمەکانی تر. ئەگەر ئۆکسجین لە 142 بوویایە یەک دەنکە شقاتە چرخێک لێدا نیوەی زەوی دەسووتە بۆ خۆشت دەسووتایی. ئەمە چێ ئەم ڕێژەی ئۆکسجینە بەم حەدە ڕاگرت و ملیار ساڵە زەوی هەیە یەک تۆز زیاد و کەم ناکە؟ ئەوە ئەڵڵا دەیخوا ئەو ڕێژەی بە عەدل دیاری کردووە توخوا ئەی مرۆڤ تۆش هاوسەنگی ژینگەیی ڕاگرە. ئۆتۆمبیلێک دەبینی بەو شەقەمانەدا دەسوڕێتەوە ئەگزۆزەکەی دوو کەڵێکی ڕەش دەردەدا، ئەزانی تۆش زاڵمی چونکە ستەمت لە عەدلی خوا کرد، خوا دەفەرمێ ئەو ژینگە پاکە. جا زۆر خەڵک دەڵێ بەخوا ئەم سەرکردانە زاڵمن. تۆش لە دەسەڵاتی خۆتدا زاڵمی کە ئەگزۆزی ئۆتۆمبیلەکە دوو کەڵی ڕەش دەردەدا و شەقامان ئەو ژینگەیە پیس دەکەی. ئەو خاوەن کارگەیەش کە کارگەکەی کوالیتیەکی بەرزینیە و ژینگەکەمان پیس دەکە ئەویش ستەمکار و زاڵمە، چونکە ژینگەی ئەم خەڵکەی کە خوا بە عەدل ئۆکسجینەکەی بۆ داناوە CO2کەشی بۆ داناوە بەو ڕێژەیە درەختەکان هەڵی مژن و بۆمان پاکەنەوە تۆ دەستکاریت کردووە کەواتە زاڵم هەر کار بەدەست نییە. هەر کەسە لە شوێنی خۆیدا دەستکاری ئەم عەدلەی خوا بکات دەچێتە قاڵبیستەمە وریابە. ئەو کەسەی کە ڕاوچیەکە و چۆلەکەیەک کەوێک سوێچکەیەک ڕاو دەکات ستەمکارە زاڵمە پێویستە سزا بدرێت، چونکە هاوسەنگی ژینگەی ئێمە تێک دەدا کە خوا هیچ مێرولەیەکشی بە زیادە دروست نەکردووە، هەمووی لە شوێنی شیاوی خۆیدایەتی. سەیری دەوروبەرت بکە، سەیری ئەو ڕووەکانە بکە کە خوا بۆ تۆی دروست کردووە. ئەها ئەزیزم زۆربەتان لە دەشتا ژیاون و ژیاوین، بێستان دەکەی، کاڵک و شووتی بەرهەمەکانی چۆنە؟ بەر بۆ بەر خەیار تەماتە بەر بۆ بەر لێ دەکرێتەوە. هەندێکی گەیوە هەندێکی کاڵکە و زرکە وردە وردە پێدەگا. ئەگەر هەر هەمووی بە یەک ڕۆژ پێ بگەیشتایە بەرهەمەکە خەسار دەبوو، تۆ لێی سوودمەند نەدەبووی، هەمووت بۆ نەدەخورا، لە بازاڕە بە یەک ڕۆژ تەواو دەبوو. جار بۆ جار پێدەگا خوا بە عەدلی خۆی پێگەیاندنەکەی دروست کردووە. ئەی ئەگەر گەنم و جۆ و نیسک و نۆک و دانەوێڵەکان وەکو بەبەر پێ بگەیشتنایە وەڵا فەلاحێک دەبوو هەر لە هاوینەوە تا پاییزی درەنگە خەریکی دروێ نەبێ. دەڕاستەش ئیشی بۆ نەدەکرا. ئەم بەرە پێگەیشتەوە ئەو گەرمیان نەگەیشتەوە ئەو گوڵە گەنمە کامل بوو ئەوەنە نە ئەوە چونکە پێویستی بە یەک ڕۆژە هەمووی بە یەک لەحزە کامل دەبێ، هەمووی وەکو یەک پێدەگا. تۆ بڵێ خۆشەویستم برا و خوشکی ئیماندارم ئەمە هەر لە خۆیەوە ڕوودا لە گەردووندا نەوەڵڵا ئەوە ئەڵڵا جێبەجێ کردووە. دەی تۆی کابرای زارعیش توخوا دەستکاری ئیشی ئەڵڵا مەکە. ئەزانی ئێمە ئەمڕۆ بەم خانوە پەیتە پلاسیکیانە دەڵین بازار هەموو شتێکی تێدایە بەڵام خۆمان چۆن لەناو بردووە. کابرا دەچێت بەیتێکی پلاسیکی هەیە خیار دروست دەکات، کابرای ئەندازیاری کشت و کاڵی پێ دەڵێ براکەم لەشە ساغ بێ کاسپی دەکەی ئەم هۆرمۆنەی کە دەیدەی بەم خیارە لەبێت لە مانجێ کابی دەیتێ ئەو خوانە ناسەد لە ڕووی جەنابتان لە یەک هەفتەدا دەیداتێ من و تۆ تووشی سەرەتان دەکات کە دەیخۆین بە پارەی خۆت ژەهر دەکاتە لەشتەوە. دەخوا دەفەرمێ ئەوەم بە عەدل دروست کردووە بەر هێواش هێواش پێدەگاتە تۆش کە کەسابەتت کرد گەیشتی ئاستی کشت و کاڵی زانستی
ستەم مەکە بە عەدل پێی بگەێنە با هاوڵاتیەکە تووشی نەخۆشی نەبێ. زۆربەی بەرهەمی ئێمە ئەمڕۆ کە دەیخۆین دەبێتە زەهر لە جەستەماندا، چونکە ئەوەندەی هۆرمۆنات دراوەتەیە لەبەر بەرژەوەندی شەخسی خۆی بە یەک هەفتە دەوڵەمەند بێ، زوو بەرهەمەکە بخاتە بازاڕەوە. مریشکێک خۆی گەورە چەند بە عەدل پەروەردەی دەکرد تا پێدەگەی تامل لێ دەکرد. ئێستا کابرا دەیەوێت لە ماوەی 20 شەوە دەواجینەکەی بەرهەمەکەی بێتە پێشەوە و زیاد لە حەدی خۆی هەیە عەرەقی دەداتێ پەنا بەخوا بۆی سەرخۆشی گاو زیاتر عەلەق بخوا. ئەو لیژنە تەندروستیانە ژوان لێ هاتۆ فریە ئەو هەموو دەست بڕە ناکەوێ. ئەوە تۆی ئەهلی مزگەوتی سوپاس بۆخوا کە لەوانە بە دووری کە نایزانی کە فێری نەبووی ئەوە بەرهەمی دینەکەتە. خوا دەفەرمێ هەموم بە عەدل دروست کرد تۆش بە عەدل بەکاری بێنە. عەدلی خوای پەروەردگار لە ئەوامیرەکانیدا نوێژ 50 نوێژ بووە پێمان نەدەکرا. بەیانیان زۆڵ دەستی لەش دێشە خوا دەفەرمێ دوورکان نوێژ بکە. دواتر چوارە، دواتر دەبێتە چواری تر و سێ و بە چوار کۆتایی پێدێ. ئەگەر چووی بۆ سەفەر خەسر و جەمع بکە نوێژەکەت کورتکەوە کۆیکەوە با گونەهبار نەبی. ئەها شەرعەکەی چەند جوانە ئەمرەکانی. ڕۆژوی ڕەمەزان وەڵا 31 ڕۆژ بووە بۆمان نەدیجێ وەڵا حەیف ڕەمەزان کۆتایی پێ بڵێ خۆی حەمد و سەنا بۆ تۆ کە هەر یەک مانگ بوو هەر لە جێژنا چۆن خلافمان تێ دەکەوێت لەسەر ڕۆژێک ئارام ناگرین وەختەکە کۆتایی پێ هات. لە زەکاتە خوای پەروەردگار دەفەرمێ ئەگەر 40 ملیۆن دینارت هەبوو 1 ملیۆن دەرکە. بەڵام ئەگە گەنمت هەبوو 10 تەنەکەت هەبوو دەبێت تەنەکەیەکیان دەرکەی ئەویان دەیەکە بۆ چونکە ئینسان هەمیشە زۆرتر پێویستی بەنانە. فەلاحیش لەسەر خەرمان چاوی تێرە لە زەکاتەکەی ناترسێ لە 10 تەنەکەی دەتوانێت بەڵام پارە زەحمەتتر پەیدا دەبێت لە خاکە هەڵ نەقڵاوە و ئارەخت زۆر بۆی ڕشتووە وەڵڵا خوا بیفەرمووە دەبێت لە 10 ملیۆنە ملیۆنە بدەی نیوەی خەڵکی نەیدەدا. هەیە لە چلەکەشا دەستی دەترسێ هەها شەرعی خوا چەند ڕێک و پێکە بە عەدل دانراوە بۆی تۆ گونەهبار نەبی بیری لێ بکەوە. شەرعەکەشی عەدلە، قانونەکانی هەمووی عەدلە. دکتۆر مستەفا زەڵمی پرۆفیسۆری گەورەی کورد کە ئەم ماوانەی پێشوو چۆوە قاپی ڕەحمەتی خوایە ڕەبی پلەی بەرز بێ لە قیامەتە ئەو عەلامە گەورەی کورد کە 3 ماستەر و 2 دکتۆرای هەبوو لە شەرع و قانوندا لە 4 قۆناغی زانکۆدا لە کوردستان و عێراق و وڵاتانی عەرەبیدا کتێبەکانی بە مەنهەج لە کولی قانون دەخوێندرێن. 2 کتێبی لە ماستەر و دکتۆرادا دەخوێندرێن. لە وڵاتی ئوردون و ئەندەنوسیا و یەمەندا ئەم زانا گەورەی کوردە کە لەم شارە ژیا کۆتایی ژیانی الحەمدوللا لەو وڵاتانە کتێبی ئەم عەلامە گەورەی کوردی ئێمە بە مەنهەج دەخوێندرێت لە کولی قانوندا. ئەم زانایە باسی خۆی دەکا و دەفەرمێ 6 ساڵ مەلایەتی 6 ساڵ لە خزمەت عیلمی شەرعیدا 40 ساڵ لە خزمەت قانونی بەشەریدا و قانون و دیراسی قانونیم کرد. 25 ساڵی ڕێکی ژیانم خەریکی بەراوردکردنی نێوانی شەرع و قانون بووم. هەموو ئەوانە پێی وتم ئێستاش بیر و باوەڕێکی جوان ڕوون نەبەوە لە یاسا وەرم گرت بێ کە جوانتر یان ڕوونتر بێت لەوەی کە شەریعەتی ئیسلام باسی کردووە. کەواتە ئەی دادوەری بەڕێز لەسەر مێزی مەحکەمە حکم بە شەریعەتی ئیسلام بکە. ئەی دادوەری بەڕێز خوای گەورە ئەلعەدلە لەسەر وەزارەتەکە تەرازوویەک دانراوە تو خوا دەستکاری تەرازووەکە مەکە لەبەر خاتری ئەم و ئەو ڕایگرە وەکو یەک بێتاوان سزا مەدە لەبەر ئەمری فڵان کەس. ئەی حاکمەکان وریابن خوا ئەلعەدلە ئەگەر عادل بی لە ڕۆژی قیامەتە جێگەت بەهەشتا لەژێر سێبەری عەرشی خوادای پەنا بەخوا ئەگەر 1 زەڕە بێڵی تەرازوی عەدلی وڵاتەکە لادا جێگەت دۆزەخە و کەسی شەفاعەتت بۆ ناکە. زۆرن ئەوە حاکمە بەڕێزانەی کە ئەلعەدلی خوای گەورە لەسەر زەویدا بە پێی توانە دەچەسپێنن. حاکمێکی برادەرم وتی کابرایەک لەسەر ڕاوچێتی گیرا بوو هەندێکی بەبێت تاواندا ماوانە کوشت بوو تاپڕەکەی گیرا بوو هەفتەیەک لە سجنا بوو بە کەفالەت ئازاد کرا بوو بڕێ غەرامەی مادیش چەند ملیۆن دینارێک. دەڵێ دوای ئەوەی کەوا بڕیارمدا بوو ڕۆژی یەکشەممە ئازاد بکرێت تەواو بوو حکومەکەی کەسێکی مەسئولی ئەو وڵاتە لە پلەیەکی باڵادا تەلەفۆنی بۆ کردم کاکە دەبوو فڵان کەستان نەگرتایە ئەوە سەر بە خۆمانە ئەوە ئیش بۆ ئێمە دەکات چ تاوانێکی کردووە 4 کەوی کوشتووە خەڵک پیاو دەکوژێ وتی زۆر بە تووڕێیەوە پێشت دەڵێم دەبێ هەر ئێستا بەریدەی وتم وەڵڵی هەر حکومەکەی تەواو بوو بۆ خۆی لە حەدی خۆیدا بەردەبوو قانونەکە وایە بەڵام لەبەر حرمەتی ئەو تەلەفۆنەی تۆ کە تەداخولی ئیشی حاکمت کرد 1 هەفتەی تر دەیکەمەوە ژوورەوە پۆلیس بیگرە و بیخەوە ژوورەوە دەی تۆش چیل لە دەستێ بێ منەت بە من سەرمێزی مەحکەمەکە بەجێ دێڵم قیامەتی خۆم بە قوربانی تۆ ناکەم. ئافرین ئەو حکمەی کە ئاوا وڵات بە ئەوە بەڕێوە دەچێت بەرەکەتی خوا بە ئەوە دێتە سەر زەوی حاکم چاوی لەو تەرازۆ بێ بەقەدەر ئەو تاوانەی کە فڵان کەس کردوێتی نابێ بە تۆمەت بێ
حکمی بەسەرا بدە چونکە خوای العدل لە پشت سەری تۆوەیە و دەتبینێ موفقت دەکا باز دەکرێ خەڵک ڕێزل لێ دەگرێ و نانیش و ڕزقیش و ئەجەلیشت بەدەست کەس نییە ئەم وتارە ئەوەمان پێ دەڵێ خاڵی سێیەم العدل في أفعاله خوای پەروەردگار دادپەروەرە لە ئیشەکانیدا هەر شتێک لەم سەر زەوێ ڕوودەدا عەدلی ئەڵڵای پێوە دیارە جا من و تۆ لێ حاڵی بینیاننا جاری وایە ئەو عەدلە بە چاوی خۆت دەبینی بەرهەمی کردداری خۆتە دێتەوە ڕێگات دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی خوابی پارێزێزانەی گەورەی جیهانی ئیسلام ئەڵێ جارێکیان لەگەڵ کابرایەکی برادەرما گەیاندم بۆ شوێنێک لە دوا و کابرای شۆفێر بە قسەکردن لەگەڵ منان مەشغوڵ بوو قسەی خێرمان بە حیساب دەکرد شۆفێرەکە خەیاڵی ترازا بوو خۆی بە سیارەکەی بەردەممان کێشە لە ترافیکێکا کە دەبوو بوەستین ئەم ئاگای لە خۆی نەبوو خۆی پێکێشا و زەرەدێکی باشی لێدا کابرا بە تووڕەییەوە دابەزی سیارەکەی مۆدیل بەرز بوو زۆری پەرۆژ بوو هات بەرەو ڕوومان بۆەوە منیش وتم هەر ئارام باگە قسەشی پێوتین دەنگ مەکە ئێمە زەرەدمان لەو داوە ئەڵێ هەر کات و کە سەیری کردین بەبێ ئەوەی هیچ قسەیە بکە وتی کاکە قەی ناکا بڕۆ گەرنت ئازابێ بڕۆ هیچ مشکلە نێ با پۆلیسشمان پێ نەگا من ساری خۆم چا دەکەمەوە تۆشیتەوە وتمان کاکە لە خزمەتیان وتی هیچی ناوێ هەر سەیری سیماتانم کرد دڵم گۆڕا خۆ ئاگادارتان بێ ئەڵێ وتم وەڵڵاهی زۆر سیر بوو ئەو پیاوە زۆر بە تووڕەیی دابەزی کەچی زۆر زوو مەوقیفی گۆڕا بەبێ ئەوەی مە داوای لێبوردنێکیش بکەین کابرای سەیاق وتی قوربان وەڵڵاهی پار ئەم کاتانە کابرایەک ئاوا لە دواوە خۆی پێکێشام زۆر بەناڕەوە کاتێک کە دابەزیم سەیرەکەم ژن و منداڵی لەگەڵە وەڵڵاهی خەریب و یەخەی بگرم و چەند قسەیەکی ناشرینی پێ بڵێم وتم ئافرەت و خێزان و منداڵ و کچەکانی لەگەڵە با لەبەر حرمەتی خێزانەکەی قسەیەکی ناڕەوا نەکەم وتم کاکە هیچ بڕۆ لە ڕای خۆڕاگەرنت ئازابێ وەڵڵاهی ڕێگ ئەو کابرایە قسەکە هاتەوە بەردەمی خۆم چۆن من گردنی ئەوم ئازاد کرد بە تووڕەیی دابەزیم و بەهێمنی عەفوم کرد ئەو کابرایەش بە تووڕەیی دابەزی و منی بەهێمنی عەفو کرد عەدلی خوایە کردارەوەکانی خۆتن دێنەوە پێشت جاری واشەیە ئەو کردارە خۆت نازانی چۆن هاتۆتەوە پێشت ڕەنبێ پەیوەندی بە کەسێکی ترەوە هەبێ ڕەنبێ من و تۆ نەزانین دەڵێ بۆ فڵان کەس وای لێ هات بەڵام لێیگەڕێ ئەوە عەدلی خوایە ئەم گردونە بەڕێوە دەبا زمانی حەزەتی موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ حەزەتی موسا فەرمووی خوایە گیان زۆر خەڵک پرسیارم لێ دەکا لەبارەی ئەوەوە بۆ ئەمە ڕوودەدا و بۆ ئەوە ڕوودەدا نازانم چیان وڵام دەمەوە خوا فەرمووی ئەی موسا شەر نییە هەموو شتێک بەندەکانم لەم دنیا تێی بگەن بەڵام دڵنیا بە من العەدلم هەموو کردارەکانم لە شوێنی ڕەوای خۆیدایەتی زوڵم لە کەس ناکرێ ئالەو کاتەدا دەفەرمێ موسا فەرمووی سيدنا موسى فرمووی یا إله العالمین نمونەیەکم بە چاوی خۆم نیشاندا جا حەزەتی موسا زۆری حەز لە زانینی شتەکان بووە خوا فەرمووی بڕۆ بۆ سەر فڵان کانی و ئاو لەو شوێنە خۆت لە پەنا درەخت و گژوجیاکان مادە و خۆت بشارەوە بەڵام هەڵ مەچۆ بەڵام دەنگ مەکە و هیچ قسەیەک مەکە تا کۆتایی مەشهەدەکان دەبینی خۆم بۆ ڕوود دەکەمەوە فەرمووی یا إله العالمین بەسەر چاوان ڕۆیشت و لەسەر کانی و ئاوێکی خۆش بوو ڕێبواران بەوێدا تێدەپەڕین لە بینی شارێک بۆ شارێک وەکو قەدیمی خۆمان کە بە پێ وڵات خەڵک هاتوو چۆی دەکرد بەڵێ ئیماندارانی بەڕێز لەو کاتەدا موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ لە ناو گژوجیا و بێشەڵانێک و قامیشەڵانێک خۆی شاردەوە و کلێنێک هەیە دیمەنی سەر ئەو کانێ بینێ هێستا کەسی لێ نییە کابرایەکی بە شان و شەوکەت و بازرگان هات بە ئەسپێکەوە ئەسپەکەی بەستەوە لەسەر دەموکانەکە دەموچاویشت و لێ ڕاکشا و ئیسراحەتێکی کرد چیسەیەک پارەی پێ بوو کە چیسە پارە جاران بەر پشتیان دەدرا لە باخەڵی دەری هێنا و لە بن سەری خۆیدا قەدەری خوای گەورەکە هەستا خەبەری بۆەوە دەموچاوێشکەیشت و ئاوێکی خواردەوە سواری ئەسپەکەی بۆ ڕۆیشت و چیسە پارەکە بەجێما حەزەتی موسا خەریب و هاوارکە کاکە پارەکەت بەجێما بیری هاتەوە خوا فەرمووی دەنگ مەکە ئەو مەشهەدانە عایدی تۆ نین پارە بەجێما و کابرایەکی تری ڕێبوار هات لە دوای ئەو بە مەسافەی نیو سەعاتێک و ئەویش ئاوێکی خواردەوە ڕوانیکی سەپارەیەک هەیە کە کردیەوە هەمووی زێڕی سوورە هەل لە خۆشیاندا یەکسەر بردی حەزەتی موسا خەریب و هاوار کە کاکە مەکە ئەوە ماڵی خەڵکە بۆ دەیدزی بۆ دەیبەی بیری هاتەوە خوا فەرموویەتی دەنگ مەکە خەریب و مێشکی تەحەمولی نەدەکرد خوایە ئەمە چم نیشان دەدەی ئەو پیاوە داماوە بازرگانە پارەی خۆی بەجێهێشت ئەم دەست بڕەخوانە ناسە هەر نەگەڕایەوە لەسەر یەکسەر پارەکەی برد کەسی سێم هات و ئەوژ ئیسراحەتێکی کرد و پشوێکی دا و لێ ڕاکشا لە شیرینی خەوا و ئەسپ سواری یەکەم هاتەوە وتی ئەوە چیەکەی لێرە وتی وەڵڵا هاتووم ڕێبوارێکم و پشوێک دەدەم و لەو خەوە شیرینە ڕات پەڕاندم کاکە ئیشێک وتی وەڵڵای کاکە من پێش تۆ لێرە بووم
هەرچی سەرۆت و سامان من لەو کیسەیەدا بوو هەمووی زێڕی سوورە من لێرم بە کەس نەیبا کەچی وەختی ڕۆشتم قەدەری خوا لە بیرم چووە بێنە پارەکەمدەوە وتی بەخوا پارەی تۆم نەدیوە بڕوا بکە کە من هاتووم هیچی لێ نەبووە دڵنیا بە وەرە بم بشکنە وتی شاردووتەتەوە بوو بە دەمەقاڵیان و ئەویش تۆزە کەل لە ڕەق بوو وەڵڵا کابرا بەر پەلاماری بەردێکی گەورەیدا بەسەری کابرای کێشا و کابرا لەوێ گیانی لەدەستدا کابرای دواتریان کە هاتبوو لەوێ مرد کابراش سواری وڵاخەکەی بوو پێی لە ئەو زەنگینە و هەڵات حەزەتی موسا فەرمووی خوایە ئەمە چ دەبینم خەریب و هاوار کە های خوانە ناسکوڕە خۆ پارەی نەبردو وەڵڵاهی من شاهیدم پارەی پێ نییە خوا فەرمووی ئێستا کۆتایی مەشهەدەکەی و بۆ دڕون دەکەمەوە ئەی موسا من ئەلعەدلم ئەم گردونە دێ و دەڕوا شەر نییە هەموو حەقێک لە سەعاتی خۆی داوەرگیرێ ئەو پیاوە بازرگانە کاتی خۆی منداڵ بوو ئەم کابرای سێمە باوکی کوشت باوکی کوشت و هەڵات و دەربەدەر بوو کەس نەیزانی خۆی بۆ کوێ بزر کرد ئەم کوڕەشی گەورە بوو دەوڵەمەند بوو ئێستا کانە قاتڵەکەی باوشی هاتەوە بەردەستی ئەم بەبێ تاوان نەکوژراوە ئەوە باوشی ئەوی کوشت بوو پارەکەم کردە سەبەب بۆی پێی بکوژرێتەوە کابرای دووەمیش دز نەبوو ئەم پیاوە بازرگانە لە مەعامەلەدا غەشی لە داماوی باوشی ئەو کردبوو ئەمە بە هەتیوی پەروەردە بوو ڕێکشی سەپارەکەی هی خۆی بوو هاتە سەرکانێکە و بردی و ڕۆی نە ئەم پارەی بە ناحەق لێش سندراوە نە ئەو دز بوو نە ئەمیشان بە ناحەق کوژرا ئەوە ڕووداوەکان ساڵانێک هاتوون و لەبەر چاوی خەڵکا شێواندونی و خەڵک نازانە حەقیقەتەکانیان چۆنە بەڵام ئەلعەدل کە ئەڵڵایە لە ئاسمانەوە پێش قیامەت ئەم گەردونە هەڵدەسوڕێنێ کەواتە ئیمانداری بەڕێز العدل با لەگەڵ العدلا بە هەرچەند عدلی مطلقیش دڵنیابن لەم سەر زەویەدا نایەتە جێ العدل دادپەروەری حەق بەس لە قیامەتا هەیە ئەینا چەندی حاکم دەسەڵات سوڵتە یاسا بیەوێ عدلی تەواو هەبێ هەر ناتوانێ بۆیە پێویستیمان بە ڕۆژی قیامەت هەیە کە خوای العدل بۆ خۆی تەرازوو میزانەکە دادنێ و ستەم لە کەس ناکرێ لا ظلم اليوم بەس ستەم لەوێدا نامێنێ ئەینا لە دنیادا زوڵم حەد دەمێنێ بە قەدەر زۆر و کەمی خۆی لەبەرەوە بەرهەمی کردەوەکانت دێتەوە ڕێگات هەر کەسێکی نەکوشتی بێ و دەستی بە خوێنی خەڵک سوور نەبوو بێت دڵنیا بە خەڵک نایکوژێ هەر کەسێکیش کە کوژرا بەبێت تاوان پلەی شەهیدی وەردەگرێ و هەر قازانجێتی و بکوژەکە ئەگەر لەم دنیاشدا یاسا زەفەری پێنەبا دڵنیا بە هەر بەدەستی خەڵک دەکوژرێتەوە ماڵی خەڵک مەخۆ دڵنیا بە ماڵن ناخورێ هەموو ئەوانەی ماڵی خەڵکیان خوارد لە مەعامەلە و غەش و فرت و فێڵا ڕۆژەدایان نایەوەی شەشکە ماڵی خواردنەوە جا نازانین من و تۆ تێی ناگەین ئەم تەرازۆ چۆن هەڵدەسوڕێ ئەوە گەیزاتێکی وەکو موسا ڕووداوەکان بە ئەمری خوا ببینێ هەمووی دەڵێ خوایە حەق و ڕاستە زوڵم لە خەڵک مەکە خەڵک ستەمت لێ ناکە چاڵ بۆ خەڵک هەڵ مەکە نەقەسەم بەخوا ناکەوێت چاڵی خەڵکەوە داو بۆ خەڵک دامنێ و بەگرتی مەدە خەڵک بەگرتن نادا شەرەف و ناموسی خەڵک مەشکێنە عایلەکەت ناموسی ناشکێ افعل ما شئت فكما تدين تدان عدلی خوایە چ دەکەی بیکە تۆوی جۆ بچێنی بە تەمامە بە دەڕاستەکە گردروێنەی گەنمت بۆ بکە ئەگەر نیسکیش بچێنی بە تەمامە بە نۆکەکان دەستکەنە بکەیت چیت چاندووە هەر ئەوە دەدووریتەوە چی بچێنی هەر ئەوە بەرهەمێتی چیت بە قەرزدا بێ هەر چاوەڕێ بە ئەوەت بۆ بێننەوە ئەوە وەرگریتەوە دەیکەواتە مانجی ڕەمەزانی پڕ بەرەکەت با فێری ئەوەی کردبین کە ئینشاءڵڵا خوا ناسی بە حەق بین با خوا بناسین لە ناوە پیرۆزەکانی کە یەکێک لە ناوەکانی العدل بوو با هەوڵ بدەین ئینشاءڵڵا کەسێکی دادپەروەر بین دادپەروەر بە بەقەدەر ئەوەندەی کە لێی دەزانی لەگەڵ خۆتدا ستەم لە خۆت مەکە دادپەروەر بە لەگەڵ ماڵ و منداڵەکەتدا ستەمیان لێ مەکە لەگەڵ دەوروبەرتدا لەگەڵ ئەو کەسانی کە مەعامەلە و کڕین و فرۆشتنیان لەگەڵ دەکەی وەڵڵاهی تووشی ستەم لێکردن نابی خۆت بپارێزە لە ستەم عدل بە عدل و دادپەروەری دێتەوە ڕێگات بەویستی خوای پەروەردگار یا ربی خوای ڕەحممان پێ بکەی یا ربی خوای تۆ العدلی خوای پەروەردگار بە عدل دروستت کردوین ئەندامەکانی جەستەمان ساغ کەی و ساغ و سەلامەتیان کەی تا ئەو ڕۆژەی دنیا بەجێ دێڵین خوای هەر کەسێک خەلەل لە ئەندامانی جەستەیدا پەیدا بووە خوای گەورە ڕەحمی پێ بکەی هەر کەس نەخۆشە یا ئەرحەم الراحمین یا شافی یا ئەڵڵا شیفای بەخێر بۆ نەخۆشەکانمان بنێری یا ربی خوای شیفای بەخێر بۆ نەخۆشەکانمان بنێری ئەو کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە دڵ و دەرونێکی ناڕەحەت و چاوی بە فرمێسک و دڵێکی تەنگیان هەیە
یا ڕەبی خوایە هەر لەم ساتەدا دوعاکانمان وەرگری دڵخۆشیان پێ بەخشیەوە خوایە ئەو کەسانی دڵبەخە من دڵخۆشیان کەی ئەوانەی دەستکرد و هەژارن خوای ئەرحەم الراحیمن و یا ڕەزاق دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیەوە ئەو کەسانی بەخشندن زیاتریان پێ ببەخشی هەر کەسێک ئەم ماڵەی تۆی دروست کرد و ئاوەدانی کردەوە بە عیبادەت یا ڕەبی خوایە ڕەحم و سۆز و بەزەی خۆتی بەسەرا ببارێنی ساغ و سەلامەتی کەی لە دنیا و قیامەتدا خوایە لە ستەمکردن بمان پارێزی زاڵم نەبین خوایە زوڵمیشمان لێ نەکرێ و خەڵک ستەممان لێ نەکا یا ئەرحەم الراحیمین عاقبەتمان خێرکەی دنیا و قیامەتمان ئاوەدان و سەرفرازکەی طاعەت و عیبادەت و نوێژ و جومعەمان قبوڵکەی آمین آمین والحمد لله رب العالمين.